به بۆنەیە هەشتمین ساڵ ڕۆژە دەستپێکردنا شۆڕەشە سووریێ ڕەوانگە سووریە مافێ مرۆڤان ژمارەیە کوشتیان شۆڕەشێ و جەنگە سووریە بەڵاف کرد. دە ڕۆژە پازدەی ئەدارە ساڵە 2011 وڵاتیان سووریە لە دژی ڕژێمە ئەسەد دەست بە شۆڕەشێکردن. هەرچەندە شۆڕەش ئاشتیانە بوو لێ شۆڕەش بەرەف چەکداربوونێ بەچوو دە ئەنجامێدا بەدەهان گروپێن چەکداریان تۆندرە و تەرۆریست دروست بوون و شەڕێ نافخۆی نابەرە گروپێن چەکداریان بەسەر ئۆپۆزیسیۆنێ بە ژەئالیەکی بە و ڕژێمە ئەسەدا دکتاتۆر ژەئالیەکی دن بە دەست پێکرد و دە ئەنجامێدا بە سەدان هەزار وڵاتی و چەکدار هاتنە کوشتن. ڕەوانگەها سووریە مافێ مرۆڤان بە بۆنەیە هەشتمین ساڵ ڕۆژە شۆڕەشە سووریە ئامارێن هەری داویەن کوشتیان شۆڕەشێ و جەنگا سووریە بەڵاف کرد لێ گۆری کوڕەوانگەهێ بەڵاف کرد ژێ ساڵە 2011 بەو حتاوەکە ئیرۆ بگشتی 372 کەس هاتنە کوشتن. ژێوێ ژمارەیە گشتی 112,000 وڵاتیان سڤیلن بەهتر ژە 21,000 زاروک و 13,000 ژن بوونە قوربانی و ژیانە خۆشدەست دانا. هەروەها لە گۆری ڕەوانگەهێ بەڵافکریا 125,000 چەکدارن ڕژێمە ئەسەد و میلیسیەن بەسەر بەهاتنە کوشتن و 67,000 چەکدارن گروپن ئۆپۆزیسیۆنە سووریە و چەکدارن سووریا دیموکراتیک هاتنە کوشتن. ڕەوانگەها سووریەدا زانین و 66,000 چەکدارن ڕێخستنە تەرۆریستیە داعشێژی لە سووریە هاتنە کوشتن. ژمارەیە کوڕەوانگەها سووریە مافێ مرۆڤان بەڵاف کردیە ئامارن کەسێن و دەزیندانن ڕژێمە ئەسەد داهاتنە کوشتن و ئەو کەسێن هینە دەزیندانن ڕژێمە ئەسەد دەنە و بێسەر و شوێنن چەندین حاڵەتێن جۆر بەجۆریان و نەهاتنە تۆمارکردن لەخوا ناگرێ.